جیا لە هێرشی بە مادەی کیمیایی لەسەر خوێندنگاکانی کچان لە ئێران پرسیاری ئەوە دەکرێت ئایا شۆڕەشی ژینە ئەمینی بە چ گەیشت کە بکرا کۆتایی پێهات یانش لە قۆناغێکی جیاوازدایە. دڵنیا ڕەحیم زادە چالاکوانی سیاسی ڕاستەوخۆ لە ستۆکۆڵم لەگەڵماندا زۆر سوپاس. دڵنیا خانم ینی بابەتی یەکەم بابەتی ژەهراویکردنی کچان دەست پێ بکەین. ئەم هەواڵانە چین؟ دەتوانی پشتڕاست بکەیت کە ئەم شتانە بووە کە ئەم لە ڕێکخراوەکان دەگەن؟ سڵاو ڕێزم هەیە بۆیە و بینەرانتان. بەڵێ ماوەی 2 مانگ دەبێت کە بە هێرشی شیمیایی دەکرێتە سەر قوتابخانەکان و زیاتریشیان قوتابخانەی کچانن لە تقریباً 28 پارێزگای ئێران زیاتر لە 200 کەس توش بوون و تا ئێستاش ئاماری 1 کەس هەیە کە گیانی لەدەستدا بێت. بەڵێ ئەو هێرشانە دەکرێتە سەر قوتابخانەکان و بە پێی بڵاوکراوەکان بە تایبەتی بۆ کۆماری ئیسلامی ئێران کە ماوەی 2 مانگ ماوەیەکە کە دەتوانێت بەلانی کەمەوە بڕێک زانیاری زیاتر بخاتە بەردەستی خەڵک. بەڵام هەتا ئێستا چەندین ڕاگەیاندنی داوەتە دەرەوە و لە ڕاگەیاندنەکانە هیچ زانیاریەکی تازەوە تەنانەت ناڵێ لە چ مادەیەکی کیمیایی ئیسفادە دەکرێت و بەکار دەهێنرێت بۆ هێرشی شیمیایی بۆ سەر ئەو قوتابخانە. باشە لایەنەکانی ناحکومەتی لایەنەکانی ناحکومەتی بۆ ناتوانن شتێک لەوە بزانن؟ هیچ کەس زانیاری ورد ناداتە دەرەوە. لە ڕاستیدا ئەوەی کە بۆچی زانیاریەکی ورد و دقیق بڵاو نابێتەوە دەگەڕێتەوە بۆ 2 حاڵەت. یاخود حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لە ناو خۆیدا دیارە لە تقریباً چەند ساڵەوە پێشەوە بڵێن کەلێنێک کەوتوتە نێوان جناحە جۆر بە جۆرەکانی ناو حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە. جا ئەم هێرشە شیمیایە یاخود کاری یەکێک لەو جناحانەیە و ئەو جناحە سەر بە ئیطلاعات و سپا و لایەنی هەرە سەرەوەی کۆماری ئیسلامیە و دەیانەوێت بە تایبەتی کە لە پێشووترەکاندا ئەم ڕێگەیە ئەم ڕەوشە بەکارهێنراوە لە رووسیا ئەو ڕەوشە بەکارهێنراوە بۆ تەسویدکردنی قودرەت و هێزی کاگێبێ و پوتین بە تایبەتی و لە سەرکارمانەوەی پوتین ئەم شێوە دروستکردنی ڕعب و وەحشەت و ترس لە ناو خەڵکدا شێوەیەکە کە کاتی خۆی رووسیا بەکاری هێناوە بەشێک لە کاگێبێ بەکاری هێناوە. ئێستش دەشوبهێنرێ بەوەی کە بەشێک لە ئیطلاعات و سپا ئەمە بەکار بێنن بۆ ئەوەی کە ترس و وحشت دروستکەن و بەڵام قوربانی یەکەم دروستکەن و لایەنێکی قوربانی یەکەم کچەکانن ئەوانەی بێگوناحن لە بەڵێ بەداخەوە لەبەرەوەی کە خەڵک کەمترین هەزینەی هەیە بۆ دەوڵەت دەتوانێت لە ڕێگەیەکی ترەوە خۆی تەسبیتکە ئێرعاب ترس و وحشت دروستکە دەتوانێت، بەڵام خەڵک کەمترین هەزینەی هەیە بۆ هیچ مەسئولیەتێکی لە قباڵی خەڵکدا نییە. لە درێژایی مێژووی هاتنە سەرکاری خۆیدەوە کۆماری ئیسلامی بەردەوام لەسەر خەڵک تەحریمەکان کرا، فشاری بۆ خەڵک هێنا، لە لایەکی ترە ئەو هێرشانە کرا فشاری بۆ خەڵک هێنا. یعنی خەڵکی تووشی هێرشی کیمیایی بە شێوەی جۆر بە جۆر هەموو هۆناغەکان و کارەکاندا ئەو خەڵک نیشانە دەگرێت بۆی کە ئەو خەڵک بۆ ئەو کەم هەزینەترینن. بەڵام تۆڵەستاندنە لە چێ چی کەسێ هەموو حاکمیەت دەستی کردووە بە تۆڵەسەندنەوە لە کچانی قوتابخانەکان بە تایبەتی لەبەرەوەی کە ئاڵا هەڵگری شۆڕشی ژن ژیان ئازادی بوون. بۆیە دەکرێت هەموو حاکمیەت ئەمە دەستیان دابێتە هێرشی شیمیایی بۆ سەر قوتابخانەکان. ئەوە هاوکارانش وێنەکانی شۆڕشی ژینە ئەمینی و وێنەکانی ژیناش لەسەر شاشە دادەنێن. بۆیە بابەتەکە دەگۆڕم دەگەما بابەتی شۆڕشی ژینە ئەمینیە چی بەسەر هات؟ کۆتایی پێهات کە بکرا لە قۆناغێکی تری نوێدایە؟ ئەتوانێت چیمان پێ بڵێ؟ شۆڕشی ژینە و شۆڕشی ژن ژیان ئازادی بەردەوامە. هەموو دەیبینین بڵاوکراوەکان بە جوانی هەست پێ دەکرێت لە قۆناغێکی تری خۆیدایە لە ڕاستیدا.
بەڵێ بە هاتنە دەرەوەی بەرینی خەڵک دەستی پێکرد ماوەیەک پاوسێکی کورت دروست بوو لەوانەیە کەمتر بوو بێتەوە هاتنە دەرەوەکان بەڵامەوە ئێستا دەبینین خەڵک بەردەوام لە خیابانەکان و لە دەرەوەن و لە شەقامەکان خەریکن ناڕزایەتی خۆیان بە شێوەی جۆر بە جۆر دەردەبڕن لە لایەکی ترەوە ئێمە دەبینین ئەوەی کە بە نافەرمانی مەدەنی ناوزەت دەکرێت چ بە شێوەی حیجاب لابردن بێت چ بە شێوەی پیاوان هەیە حیجاب دەکەنە سەریان بە شێوەی بۆ ئەوەی کە ناڕزایەتی خۆیان دەرببڕن یاخود لە چەند مەوردێکیشدا بینیمانە خەڵک ناڕەحەتی و بغزی خۆیان بەسەر کوشتنی ئاخوندەکان یا مەلا شیعەکاندا ئەوانە بیندراوە لە لایەکی کردرەوە بیندراوە نوێنەری حکوومەت لە سیستان و بەلوچستان هێرش کراوەتە سەری و کوژراوە ینی ئەمانە هەموو لە درێژەی ئەو شۆڕشەدایە دوێنەکە و ئەمڕۆ کەش خەڵک لە خیابان بوون بە بۆنەی ڕۆژی کرێکارەوە دڵنیاخان تۆ باسی کوشتنی مەلاکان کرد دەوتری کە 4 مەلای کوژراون ئەوانن کە دژی ئەم شتانەی کە ئێمە باسەکەین ڕاوەستاون هۆی کوشتنەکەیان هەر وەک دەزانن حجاب و حجابی زۆرم لێ یەکێک لە پایە ئەسلەکانی کۆماری ئیسلامیە و یەکێک لە ئەو شتانەشە کە شۆڕشی ژیان ئازادی و شۆڕشی ژینا بەوەوە دەستی پێکرد ئەویشەوە بوو بیانوگرتن بە حجابی ژینا بوو ئەم قانونە ئەم یاسایی کە لە کۆماری ئیسلامی تەسبیت کراوە عاملی ئەسلیەکەی مەلای شیعەکانن لە ڕاستیدا ئەوانن کە بە دەستێوەردان لە سیاست ئەم یاسایان چەسپاندووە خەڵک ناڕەحەتیەکانی خۆیان دۆخینا لەباری خۆیان لە چاو ئەوان دەبینن پێیان وایە ئەگەر ئەوان تەداخلی سیاست نەکەن تێکەڵی سیاست نەبن و قانون و یاسای کۆماری ئیسلامی ئێران بە پێی شریعەتی ئیسلامی نەبێت یاخود ئەو شریعەتە ئیسلامیە شیعەیە کە لە ئێران پابەرجاوە بە گشتی شریعەتی ئیسلامی ینی دەوڵەتێکی سکولار بێت لەوانەیە خەڵک ئازادیەکی زۆرتریان بوو بێت وەزعێکی وەزع و بارودۆخیان لەم ئێستا زۆر باشتر وایە بۆیە لە چاو ئەوانی دەبینن و لە ئەوڵەوە بە عەمامە پەرانی دەستی پێکرد هەر لە هەر شوێنە مەلایەن دەبینی وەکو سوکاتی پێکردن عەمامەکەیان فڕێ دەدان ئێستا بەڵام بەوەش هین ناکەن دووسێ مەلایەن دیۆدانەیەک کە بە هێرشیان کردۆتە سەر کوشتویانە دانێکی تر بە ماشین بەسەریدا ڕۆیشتون دڵنیا خانم کاتەکەمان زیاتر ڕێگامان پێنادا زۆر سوپاس دەکەم دڵنیا زادە چالاکوانی سیاسی ڕستۆکۆڵم لەگەڵ ماموو زۆر سوپاس